سەروبەندی ئەم قەیرانانە لە کاتێکا کە هیچ پرۆژەیەک لەسەر پێی خۆی نییە بە دروستی دروستکردن و کارکردن لە پرۆژەی 100 مەتریا کارێکی باشە و هەنگاوێکی دڵخۆشکەرە و پێم وایە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەم پرۆژێ ئەگاتە جێ ئەم شەقامە گرنگی تایبەتی خۆی بێ و هەروە شاری سلێمانی بەرەو فراوانترە بە و هاتوچووی خەڵک ئاسانترەکە ئەگەر بزانین کاتێک باس لە هەولێرەکرێ کە ئەو شەقامانە دروستەکرێ چەنێ ئەو شارە دەورێکی بێ بۆ جوڵانی مەسەرەن بۆ ئیسیسمارکردن بۆ هەموو ئەمانە دەورێکی گەورەیە بێ ئێمەش تەمەناکەی بە زووترین کاتەمی شاری سلێمانی تەواو ببێ بۆی تۆزێک خەڵکی ئەم شارە ببوژێتەوە لە هەموو دنیا بوونی شەقامی باش و ڕێگاڵبانی باش بە یەکێک لە پایەکانی پێشکەوتنی وڵاتەدا دەدرێت کە ئێستا خۆشبەختانە دەستیان پێ کردووە وەلا لەوەش ئەتوانم بڵێم لەوەش گرنگتر ئەوەیە کە برادرانی قەیوان بە کوالیتێکی زۆر باش چکە ئێمە وەکو تیمی ڕۆژنامەوانی چاودێریانەکەین بەوردی متابعانەکەین بە کوالیتێکی بەرز ئەو کارە دەکەن و دەرگاشیان کردوێتەوە بەڕووی ڕۆژنامە نووسانە تاکەوەی کە چاودێری ئیشەکانیان لە ناو شاری سلێمانیدا ئەطرافی سلێمانیدا ئەوانەی کە دەکەونە سەر ئەو جادەیان نەکەون ئەو شەقامە گەشانەوەیکی زۆری ئابووری بە دوای خۆی دابێنێ هەر گەشانەوەیکی ئابووریش بە دڵنیایی و گۆڕانکاری گەورەی کۆمەڵایەتی لە چینەکاندا دروست دەکات کە ئەمەش هەر دەبێتە مای خێر بۆ شارەکە بۆ هیوایی کە بتوانێت لەو ماوەیەکی دیاریکراو ئەوەی کە بۆی دیاریکراودا و بە کوالیتیکی جوان و بە شێوەیەکی سەردەمیانە شاری سلێمانی لە قۆناغێکەوە بێتە قۆناغێکی تری ئاوادانی هیوادارین بە زووترین کات ئەو پرۆژەیە تەواو ببێ بۆی سلێمانی هەناسەیەکی دەربکە لە چوارچێوەیەکی فراوانترە بیر لە ڕێخستنی هاتوچۆ و ڕێسەکانی بکاتەوە و ئەو کاتە بیر لە دەرەوەی سەتی بکاتەوە خۆشبەختانە ئەوەی کە تا ئێستا کراوە پێچێت لە وادەی خۆی زووتریش ئەو شەقامە تەواو بێ و خەڵک ئیسفادەی لەکە و ئەم پرۆژەیەکە تەنها بۆ گروپێکی دیاری کراوە یا بۆ چینێکی دیاری کرا و توێژێکی دیاریکراوی ناو کۆمەلگانیە هەموو چین توێژەکانی ئەم کۆمەلگایە سوودمەندن لی و هیوادارم هەر کۆمپانیا خۆماڵەکانی نیشتیمانەکانی خۆمان دەستبرن بۆ لەم جۆرە پرۆژانە بۆ ئاوادانکردنی کوردستان.